بەنداوی دێوانە لە قەزای دەربەندیخان لە سەدا هەشتای کارەکانی تەواو کراوە و بڕیارە تا 3 مانگی داهاتوو بە ئەنجام بگات. بەڵام لایەنی جێبەجێکاری پرۆژەکە نیگەرانە و ڕای دەگەیەنێت ماوەی ساڵێکە هیچ بڕەپارەیەکیان لەلایەن حکوومەتەوە بۆ خەرج نەکراوە. ئەمەش بارگرانی دارایی لەسەر دروست کردوون. پرۆژەکەمان کەوتۆتەوە سەرپێی خۆی و تەمە ناکەین تا 3 مانگی داهاتوو پرۆژەکە تاوکەین و ڕادەستی حکوومەتی بکەین و لە ڕووی داراییەوە پرۆژەکە کە ئەم ساڵ تەواو ساڵی 2009 تا ئەم بەروارە قسە لەگەڵ جەنابتانەکەین هیچ بڕەپاری ومان بۆ سەرف نەکراوە تا داوا لە حکوومەتەکەین کە هاوکارمان بێت بۆ تاوکردنی پرۆژەکە لە 3 مانگی داهاتووە بەوەش دەبێت کە حکوومەت هاوکارمان بۆ سەرفکردنی شایستە دارایەکانمان. ئەمە لە ڕووی مادیە و لە ڕووی هەندەستیەوە پرۆژەکە دیزاینێکی زۆر ڕێک و پێکی بۆ کراوە و دیزاینەکەی زۆر تێر و تەسە لە هیچ کێشە و گرفتێک لە دیزاینەکەدا نییە کەم بەنداو خۆی بەنداوێکی تورابیە و بەشی سپیلەکەی کۆنکریتیە کە ئەم بەنداوی ئینشاءڵڵا لە ڕووی هەندەزی و دیزانێت تاوا متمانە توانین متمانی پێ بکەین و متمانە بین بە خەڵک کە هیچ کێشە و گرفتێکی نییە و پرۆژێکی زۆر استراتیژی دەرەچێت یەکێکە دەبێت لەو پرۆژە گەورانەی کە لە سنوورەکە و لە قەزاکەدا ئیسفادەی لێ بکرێت. بەرزی بەنداوی دێوانە 42 مەترە و توانای گلدانەوەی 21 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. لە هەمان کاتدا چارەسەری کێشەی ئاوی خواردنەوەی قەزای دەربەندیخان دەکات و سەرچاوەیەکیشە بۆ سامانی ماسی و دەوڵەمەندکردنی ژێرخانی ئاوی سنوورەکە. بە بۆنەی نزیک بوونەوەی واتەی تەواوبوونی بەنداوەکەش وەفدێک کە لە بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم و یەکە ئیدارەکانی قەزای دەربەندیخان پێکهاتە بوو بەنداوەکەیان بەسەر کردەوە. لە هەر دۆڵ و شوێنێکا کە شوێنی گونجاوی تێدا بۆ دروستکردنی بەنداو کارمان لەسەر کردووە. چەمی دێوانە یەک لە چەمە گەورەکانی ئەو ناوچەیە چەمەکە بە هەمووی بڵێن لە ئەستێڵەوە تا دەگات ئێرە 180 داهاتی ئاوی سیروان پێک دەهێنێ کە ساڵانە زیاتر لە خۆی لە 240 ملیۆن مەتر سێجا ئاو دەگرێتەوە. بەنداوی دێوانە کۆتا بەنداوی ئەو دۆڵەیە با بڵێن چەمی دێوانەیە سەرەتا کەشمان چەمی سمۆرە چەمی سمۆر تەواو بۆ لێرەوە کۆتایی دێ دوای لەو بینەشە چەندی بەنداویت کەمە 6 بەنداویت کە شوێنی دیزاین ئامادەکراوە. ئەو بەنداوە لە دامێنی شاری دەربەندیخانە دیمەنێکی زۆر جوان دەدا بەو شارە دەتوانانی ئاوی خواردنەوەی تا حدێک دابین بکە دەتوانین ناوچەیەکی جوانی گەشتیاری دابین بکە توانێت کەڵکی هەبێ بۆ کشت و کاڵ و ئاودێری با بڵێن ئەو ناوچە با بڵێن ئەو شوێنەی کە مەجاریەکی ئەوێک کە ئەوەش پاک دەکاتەوە یعنی ئەهمیەتێکی یەکجار زۆری هەیە بەنداو کاریگەری شتی ڕاستەو خۆی بۆ بژانەوەی ئاوی ژێرزەوی بەپێی بە دوواداچوونەکانی پەیام یەکێک لەو گرفتە بنەڕەتیانی ڕوبەڕووی ئەم پرۆژەیە دەبێتەوە ئاوەڕۆ و پاشماوەی قەزای دەربەندیخانە کە دەڕژێتە بەنداوەکە بۆیە پێویستە بەر لە گلدانەوەی ئاوەڕۆی قەزاکە لە ڕێگەیەکی دیکەوە بۆ ناوچەی دەرەدۆین لە خوار بەنداوەکە بگوازرێتەوە. بەنداوی دێوانە لە ساڵی 2011ەوە دەست بە دروستکردنی کراوە و بودجەی دیاریکراویشی 24 ملیار دینارە بەڵام لەو کاتەوە چەندین جار و بە بیانی جۆرا و جۆر کارکردن تێیدا وەستێنراوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.